سڵاتان هەبێ خۆشەویستان لەم ڤیدیۆی ئەم جارەدا گەڕین وڵاتان لەم فێرکاری ئەم جارەدا باس لەوە ئەکەین چۆن بتوانین سەحەشینەکەی فێسبوک وەربگرین واتە ڤێریفیکیشن لەگەڵ ئەمە بە ئاسانترین شێوە باسی لەوە ئەکەین سەرەتا چەند تێبینیەکی ئاسان و چەند تێبینیەکی بەسوود بەئێوە ئەگەیەنم تا بتوانن تا ڕادەیەک بگاتە سەتانەوەت بۆ وەرگرتنی سەحەشینەکە هەموو ئازایم وەرگرتنی سەحەشینەکە تا ڕادەیەک ئەستەمە و گرانە پێشتر پێویستە پاسەپۆرت یاخود هەویەکت یان ئینجازەی سایاقی بە هەر شتێکتر بێت بۆ کۆمپانیای فێسبووکت ناردبێت سەرماندە بێت کە ئەو ئەکاونتە شەخسی خۆتە چونەتی ناردنی پاسپۆرت یاخود هەویە ئەگەر سەیری دیکەن هەموو کاتێک ئەنووسێت دەنووسرێ 6 ڕۆژ ماوە لە کاتێک کە ناو ئەگۆڕی پێت ئەڵێ 6 ڕۆژ ماوە بۆ ئەوەی ناو بگۆڕیەوە لەو کات توانی بەهۆی هەویە و ناوەکەت بگۆڕی ئەوە دەبێتە هۆی ناردنی دەبێتە هۆی سەرماندنی فێسبووکەت و وای لێکە کۆمپانیای فێسبووک بیسەرمێنێ کە ئەکاونتەکەت شەخسیە ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی ئەگەری زۆرتر بێت وەرگرتنی سەحەشینەکە بەئەسە بچینە فێرکاریەکەەوە چۆنەتی وەرگرتنەکەی سەرەتام سێ خەتەدا ئەگرین دێنە بەش خوارەوە هێڵپ ئاند سەپۆرتدا ئەگرین دواتر هێڵپ سەنتەردا ئەگرین دوای ئەمە لێرە ئەنووسین verification دوای ئەوە how do I request a verified page on Facebook دای ئەگرین دوای ئەوە سەیرەکەی نووسرایە file out this from دای ئەگرین دوای ئەوە ستەگری پرۆفایلەکە دا ئەگری لەبەرەوەی ئەمە بۆ پێیجی وەرناکەن بۆ پرۆفایلی وەرەگرن پێویستە بچی لینکی فێسبووکەت بهێن لێرە پاست بکەیت ئێمە ئەچین لێرەدا دیکی فێسبووکەمە ئەهێنین و پاستی ئەەکەین پێویست ناکەم تەنها بە فێرکاریەکە لەبەرەوەی من تا ئێستا ناوی فێسبووکم نەکریتە و دەشبێت ناوی پرۆفایلی وەکو ناوی پاسپۆرتە بێن ئەو هەویە بکە ئەینێری وە تەمەنەکەشت هەمانەوە بێت دوێ من تا ئێستا ناوەکەم نەگۆڕیە و سەرماندنم بۆی نەکردووە و داواکاریم نەکردووە دوای ئەوە ئەتەوێت ئەوە لەڕێی چیوە بنێری پاسەپۆرت بنێری چ بنێری تەبعاً پاسەپۆرت بنێرین ئێمە دوای ئەوە ستەکەی دێکوان دەچی لەم چ فایلە دەچی درەستی پاسپۆرتەکە دەهێنی و دای ئەنی بوێن دواتر بەهۆی چیەوە تو حەز لێ وەربگری بەهۆی وەرزشوانی میدیاکاری موزیک زەنی فاشین هەر شتێکتر ئێمە ئەوە دەدا ئەگرین بۆ دوای ئەمە پێویستە ئێمە وڵاتەکەمان دیاری بکەین کانتری ڕێجیۆن وڵاتەکەمان چ وڵاتەکە تەبعاً ئێمە عێراق دیاری دەکەین دواتر دەبێت شتێک بنووسە یانی داواکاری دەبێت بنێری بۆ ئەوەی لەبەر سەحەشینەکە بدەنێتەوە لەبەرچی ئێمە دەنووسی چین هەمان شێوەی من بنووسنەوە پێویست ناکەم هەر شتێک بنووسن تەواو I am a famous pupil so I need verification پێویست ناکە دەکوانە هیچ شتێک بنووسی و ئەوەش داوای لێنکە دەرێت جگەر لە فەیسبووک چە ئەوە بەکاردێن ئەین چ ئەپلیکیشنێک بەکار بۆ ئینستاگرامە تیکتۆکە ئیتر کە بەکاری دێن ئەوانش بنووسن ئەم لەبەرەوەی من نانێرم هیچ نانووسم بەکاری دێنن ئەوە لینکی ئینستاگرامەکە یاخۆ لینکی تیکتۆکەت بهێنە و لێرەدا پاست بکات دواتە سێندا ئاگر کە سێندا ئەگرت دوای 48 کاتژمێرە هەفتەیەکەی تر بڕام ئەدرێەوە یاخود بەنەخێر یاخود بەبەڵێ بە هیوای ئەوەی هەمووتان سەحەشینەکە وەربگرن و بگەن بۆ ئاواتەی بۆ حەز و ئارەزوی کە هەتانە سوپاس بۆ هەموو لایەک بە هیوای سوود بە هەموو لایەکی وەدەرم سوودێکی هەبەبێ بۆ هەمووتان